بەسەری تو ئەمن هەموو ڕۆژێ دوو منداڵەکەم باز دەکەم لەگە ژنەکەم. دەڵێ و پیاو شێت بووە هەبی نەبیجنەوە کەس دەقال بێ. یا ڕەبی خوا بە خێری بجێڕی خوای هاوار. بەسەری تو بەسەری بابی هەردووکمان. چ بەسەری تو بەسەری بابی هەردووکمان؟ سبحان الله خەونێکی عەجایب. یا ڕەبی خوا لەو خاتری مەولودی پێغەمبەری بە خێری بجێڕی. شەفیقی چ لێ بەسەر نەهات بی. نانا ماریا جان ئەم وا باسانی شێت دابم لەم مەترسێ. بۆ خوای پیاوەکە تو شتێکت لێ بەسەر بێ یان شێت بی ئەم منت شێت دەبم. نانا ماریا جان خوارەکە دڵەکەم ڕوحەکەم چاوەکەم. شەفیق لە تو زیاتر چێم هەیە؟ ئەتوو کەس و کارمی بابمی هەموو کەسی منی. دا پیرشتم هەجێش مەدی خەونێکی بەسیط بودیتم لەگە کاگەریفانیتەوە هیچ جەرەگۆڕ دەخواکەمەرەوەندە بی. کچێک بە لە توی بە هەوو دوایەنادا. دەمادەم وای هەستە درەنگت دەوامە. دەوام تاخیر بووی زوو زوو هەموو ڕۆژ دەوام بێزار. دەهەستا دیوایە دیکو ژیانەوە هەیە. کاتێککە تۆم بێنێتەوە سەر و پرچم هەمووی دێتەوە تۆ تۆم بێنێتەوە تۆ تۆم بێنێتەوە کاتێککە تۆم بێنێتەوە سەر و پرچم هەمووی دێتەوە تۆ تۆم بێنێتەوە تۆم بێنێت. بزانین ئەخباری دنیای چه هەیە چ نییە. دووبارەکردنەوەی سەردێری هەواڵەکان. ئینشاءڵڵا کوڕێک لە ماڵەکەی خۆی دەخنچێنێت و کچێکیش خۆی دەسووتێنێ. دوێنێ ئێوارە کابرایەک منداڵەکەی و خێزانەکەی خۆی لە ماڵەیە دەکوژێت. بە دوو ئافراد پیاوەیەک سەر دەبڕن. لێرەدا هاتینە کۆتایی هەواڵەکان هەر شاد بن. وەرە بزانێ یەک قسەی ساش لە دەنگی دەرنایە. لا حول ولا قوة إلا بالله. وەڵڵاهی گەوهانە بڕوە بە سارێکی یەک پیاو لەو شارەی نامینی هەموو قڕانیان لێوە دێ. وەرە بزانێ دەبی لەمە دووە حارەسیان لە ژنەکانمان بگرین یانش دەبی بیان بەستنەوە بە زنجیری لۆ ئەوەی لە ترسان سەرمان نەبڕن. ناوەڵام بۆ بڕۆن ئەو پڕخە پڕخەم لێغەکەنەوە لە سبێنە هاتتا ئەوانە پڕخە پڕخی لێوە دێ. چایەکەم سووە. جگەرم بگەرم. هەندێنی باب لەسەر هەواڵەکان چایەکەم بوستێ چایەکەش ئەسەدانێن. ئەو زە دوایە لە شەریکەی شاپڕێنیان دەکردم شاپەچە تێردەم دەریان دەکردم. گردێتەوە سەر و پرچم دەخوێتەوە تۆم گردێتەوە ئەری شەفیق خێر بۆ ئەوە بەیانی لە خێردا باسی ماچ و مرچ دەکرد. پڕوا بکە ئەوەرفانی بودی شەریکەمانەوە پیاوەکی عەتیکەیە سا بەستە زمانیشە هەموو زادەوێ ئەمان 1555 خێزانەکەی خۆمات کردیە.
ئەمش گوتم تخوا ڕەخەمە دەنا بە 3555 باسم کردیە ئەوتر خوا عیبنی لە تو باسی مۆزوعانە دەکەیت بەدی خۆمە دەکەین دووارفانە بودی شەریکەمە زۆر عتیکەیە کابراکی ڕۆزی قورچۆک نییە چنیوە هەستاش لە چینە 30 ساڵە خۆی گچکەترە هەموو ڕۆژێ شەڕیانە دوک هەناوێک دیا خواردە وی لە یاتی ئەلفان شەوەک ناشەوەک لە شەریکەی دەنوی ئەزەوە کەی پەیوەندی بە مۆزوعی وە هەیە بە منەیە بە شەریکەکەی منەیە هەستە چایەکم دێستا باشە هەستە سوڵەت قبول ناکەن کە تۆم بێتەوە ئەدفازێتەوە بیرم نسبيني وهتا وانا برخة برخيتي دليل هو لك زوزي تاقيا عرفان افندي عرفان جان عرفان جان عرفان افندي كله بمليشكات عرفان جان سام لبو هناي هيك داني بمليشكات برو زور ممنونتم عرفان جان هيس خدمة النبو دبرو دري ملت بشتينا دبرو يقمر دا زور سباس دكم قورت كردم لا حول ولا قوة إلا بالله كيس خدمة كردنبو كله دبرو بمليشكات برو يقمر دا هيت خدمة مني كاكا دبرو زور ممنون لبو مكافأة كان خوا عافيس ممنوني ملت بشتي دبرو يقمر دا باشی سام شفيق لەوەیە چه؟ ئەو مدیرەکە مامۆستا عەرفان كان عرفان نيوان درا وچەوی کووە فولا تووڕەیە لقى برخي خوي بشر دي لۆ لو تيغا توري وتاو چي تنزاري دەبە تۆڕە نابی سزی ساڵی 2012 بینایە برو دادبينو برو جوري دادبينو خۆنا کوژە لە ژۆرێ برو دادبينو يا سبب الشق دادا برو بڕۆ باشی مامۆستا عەرفان بخير بي خۆش بی سزلەکان بینایی 12 شنو حق صادقي زغارم زۆر کێشایە دانش دا اما دمي هندا برسيارة لي بكم فەرموو باشا كاك شفيق اما نازانم لدست او جني تسبكم هرچی دەیەوێ فەوڕەن لۆی جێبەجێ دەکەم سەرەڕای هەندێش ڕازی نییە باشە بەڕەئی تو ئەمن چ بکەم باشە ژن حەز دەکە پیاوی خۆی بی هیچ ئافرەتە چی نەبی ئەوەیان دەزانم ژن حەز ناکە پیاوەکەی چاو لە دەربی ئەوەشیان دەزانم باشە کاک شەفیق ئەتو ئەمن کو دەبینی ها وەڵی مامۆستا عەرفانە و پرسیاری لە خۆت بکە ئەتو بە خۆت دەزانی تەبیعەت و کۆکوونیە ئەوە سزەکانی ساڵی 2012 14 خواحافظ بینە بەم لیشکات بزانە کەس نەمامنیش پرسیاری لێ بکەم ئەمرت نەمینێ ئەرێ وەڵڵاهی سزلەکانیش عینە بەدە موچاوی خۆی دەچی شێوە خانم دەری دەچێ میێوانداری
آخر بەو شەوەی وەختی میێوانداریە ئەتو لە جیاتی وەی ئەمن مادیمە هاتیمە نانەکەم لە بۆ حازرکەی ئەتو ڕۆژێک دەچێ ماری خار ڕۆژێک دەچێ ماری بابت ڕۆژێک دەچێ ماری داکت ڕۆژێک دەچێ ماری خۆ ئاخرە من نازانم ئەو هەموو چوونە دەرێ چییە ئادەچم لە من هاتیم لێرە هەموو ڕۆژی خواردن لە بوو دروستکەم دوای دەچم ناگەڕێمەوە ئێ باشە تو خوا دڵت دێ ئەمن بەچی پێلی بەجێت دەهێڵم بەرام بزانە هەموو کەم و کوڕیەکەت لە تووە خۆشەویستەکە عێرفانی جەرگ و دڵم هەناسەکەم آخر ئەتو کو دڵت دێ ئەمن بەجی بێلی ئەدێ من عێرفانە خۆشەویستەکەت نیمە ئەتو هەموو عشق و گریانی من کردە خۆڵە مێش ڕاست دەکەی دەتو دانیشی دابڕێک سەبرکە ئەتو خۆ پەرستی عشق لە بینی من و تۆ نەما بەڵام چاوەکەم ئەوەی ئەتو ویست بووت لە ژیانت ئەمن لە بۆم جێبەجێ کردی وابزانم هیچ تەقسیرم لە بۆت نەکردیە ئەتو هیچ تەقسیری نەکردیە بە پارە و بەزێڕی بەڵام ئەم پێویستیم بە تۆ هەیە دەمەوێت احتیمام پێ بدەی ئەوەش بزانە خانمەکەم لە دنیا زێڕ و ماڵ و سەروەت زۆر پێویستە تێگەیشتی ئەوی فلسەچی نەبی فلسەچی ناینی ئەها عەرفان بەک بزانە دیاری جلوبەرگ و پارە و زێر لە بۆ ئافرەت هەموو شتێک نییە ڕاست دەکەی قسەکانی تو هەمووی ڕاستە و تەواوە ئەمن هەڵەب نانا عێرفان بەک ئەتو لە یەکەم ڕۆژی ژوانماندا بەڵێن دای بە من هەتا مردنێ پێکەوە بین ئەدی کوا ئەو خۆشەویستیەکەت ڕاستە گیانە دیارە تو بە تەواوی ناتەوێت لەگەڵ من بژی هەروەها ئەمنیش نامەوێت بە زۆری کەس لەگەڵ خۆم بژیێنە بەڵام ئەوەی ئەمن دەمەوێت لەگەڵ تۆ بیکەم ئەوە 1 ملیۆن دۆلار گوڵناز فەرموو کات لێ دەکەم وەریگرە ئەوە 1 ملیۆن دۆلارە دەتوانێت قەسر و قەمەرە و هەموو شتێکی پێ بکەی حتا شەریکەشی لە بۆ خۆت دابنێ و بەیەک جاری هەز بکەم و زەمیری خۆشم مرتاح بکەم بەرامبەر بە تو هیچ تەقسیرم نەکرد و هەموو شتەکەم لەگەڵ کردی تکات لێ دەکەم وەرگرە وەریگرە دنیا ئەوەی ئەتو دەستی لۆ درێژ دەکەی و چاکەی لەگەڵ دەکەی و دەستی خۆشەویستی لۆ درێژکە قەمپارەکی لە دەستە دەدانی